لە ڕاستیدا کتێب بۆ هەر کۆمەڵگایەک نیشانە و هێمای کەلتور و ثەقافەت و ڕۆشنبیری ئەو کۆمەڵگایە. هەر کۆمەڵگایەک زیاتر بایەخ بە کتێب بدەن و زیاتر بخوێندنەوە و زیاتر بە دوواداچوونی بۆ بکەن، ئەو کۆمەڵگایە زیاتر زەمینەی بۆ ئەسا ڕەخسەی بۆی پێشکەوێ. چونکە پێشکەوتنی هەر ملەتێک بە زانستەوەیە، بە سێشتەوە: یەکەم زانست، دووهەم ئابووری، سێهەم یەکڕیزی و یەکتێگەیشتن و عەقڵێتی حەضاری و شارستەنەتی لە ناو کۆمەڵگاکەدا. کتێب و خوێندنەوە و نووسین پلەی یەکەمی وەرگرتووە لەم بوارەدا، چونکە ڕەمزی زانستە. بەنسبەت منەوە کتێب بە درێژایی ژیانم هەر لە سەرەتای هەشتاکانەوە کە قوتابی ناوەندی بووم، کتێب بەشێکی زۆر کاریگەر بوو لە ژیانمە. من لە پۆلی شەشی سەرەتاییەوە ئەوە مامۆستایانەیەکەوە کاریگەریان هەبوو، دەوریان هەبووە لەوەداکەوە من ئاشنا ببم بە کتێب. چەند مامۆستایەکی زۆر بەڕێز بوون. هەر لە سەرەتاوە ئێمە لە قوتاب لە مزگەوت خۆمان بینیەوە لە دەرسەکانە. جا من لە پۆلی شەشی سەرەتاییدا مامۆستا هیوادارم گوێی لێبێ، مامۆستا سادق سازانی منی هاندا بۆ خوێندنەوە کە پۆلی شەش بووم. دواییش لە پۆلی لە متەوەستا مامۆستایەکمان هەبوو، نەمدیوەتەوە دوای ئەوە، ئازا جەلال، زۆر هانیدام. کتێبی بۆ هێنام لە سلێمانیەوە، من قوتابی ئەو بووم لە قوتابخانە، زۆر هانیدام. چیرۆکەکەی درێژ ئێستا کات نییە بێگەڕمەوە. لە قوتابخانەیش لە مزگەوتیشە جەنابی مامۆستا حەبیب محەممەد سەعید، ئەو بەڕاستی وەکو باوکێک وەکو مڕەبیەک ئێمەی پەروەردە ئەکرد لەسەر خوێندنەوە کتێب دابینکردن ئەو جۆرەشتانە. و هەروەها ئێمە لە ناوچەیەکا بووین پیاوانی بەڕێزی وەکو مامۆستا حەبیب، مامۆستا جەمال بێدار، مەرحومی مامۆستا ئەحمەد کاکە مەحموود، مەرحومی مامۆستا عومەر ڕێشاوی، مامۆستا عوسمان عەبدولعەزیز، کە ئەمانە هەموویان قەڵەم بەدەستی بەهێز بوون و وەداعی و بانگخوازیش بوون، کاریگەریان لەسەر ئێمە هەبوو. و من لە ماڵیشەوە برایەکم کتێبی زۆری هەبوو، کاک ناسر کتێبی زۆری هەبوو، کتێبەکانی هێنا، هەموو کتێبەکانی بواری هونەری و مەجەللە و جەرائید هێنا، من ئەم خوێندەوە. ئەمە کاریگەری زۆر زۆری لەسەر دروست کردم، وای لێکردم کەوا زیاتر بەتەنگ خوێندنەوە ببم. لە ڕاستیە ئاراسی خوێندنەوەی من کتێبە دینیەکان بوون. من لەبیرمە چەند کتێبێک لە سەرەتاوە کاریگەریان لەسەر من هەبوون. سەرڕایەوەیکەوە کتێبەکانی مامۆستا حەبیب کاو کاتە زۆر زیندوو بوون. چەند کتێبێکی تر وەکو چیرۆکەکانی مامۆستا حەسەن پێنجۆنی، و کتێبێک هەبوو ئەلئیمان والحەیات هی دکتۆر قەرزاوی، کە زۆر باسی ئیمانیە کرد، زۆر کاریگەری لەسەر من هەبووە کتێبە لە سەرەتاوە. جارێکیان نامیلکەیەک هات، نامیلکەیەکی زەرد بوو، کاک ڕیاز، نووسرا بوو مەبادئ الفەهم الئیسلامی، وتیان بیخوێننەوە. من خوێنمە، زۆر بەچێژ بوو لام، دەوری 25 تاسی لاپەڕە بوو، زۆر خۆش بوو، کتێبێکی هەتا بڵێ قورس بوو. خوێنمە، جارێک تریش خوێنمەوە. نووسرا بوو، دارنەرەکەی نووسرا بوو ئەنوەر ئەحمەد موسا. لە مزگەوت ئەوتم بە مامۆستا حەبیب، وتم مامۆستا ئەم نووسەرە کێیە؟ دەستی کرد بە پێکەنی، وتی بۆ؟ وتم کتێبە زۆر زۆر خۆشە. فەرمووی ئەوە کتێبی ئیمان بەنایە. ئەم پیاوە بە ناوی خۆی بڵاوی کردەوە بۆی بچێتە ناو خەڵکەوە. زۆر کتێبێکی بەلەزەت بوو. دوایی لە هەشتا و ناوەڕاست و بە دوای هەشتاکانە تەقریبەن خۆی گەورە لطفی زیاتری لەگەڵا کردین، ئاشنا بووم بە پەیامەکانی نور، هەر ئەویش بە تەوسیەی جەنابی مامۆستا حەبیب محەممەد سەعید. و ئێمە کۆمەڵێک برای زۆر بووین لە سیروان و لە هەڵەبجەوانە، ئەلحەمدوللا ئاشنا بووین بە پەیامەکانی نور. لە پەیامەکانی نورە ئەتوانم بڵێم جارێکی تر خۆم دۆزیەوە، چکە هەنی زمانێکی تایبەت بوو، هەرچەندە با بڵێن پێشتر ئینتباعێکی زۆر باش نەبوو لەسەریان، وای نەزانی وشکن، یان مەسەن هەندێکیان و سۆفیانەیە نازانمیان وت ئیلە ئاخری. بەڵام کاتێکە خوێنمانەوە زانیمان کەوا زمانێکی تایبەتە و وەسفانێکەوە کراون وانین بەو شێوەش، بەڵکو زمانێکی زۆر گەورەیە، زمانی نوێ خوازیە. ئەو بابەتانە باسەکاکەوە ئێمە زۆر زۆر پێویستمان پێیەتی. من لە سەرەتاوە کتێبی ئایەت الکوبرام زیاتر خوێندەوە، لەگەڵ ئایەت الکوبرا کە ئێستا پێڵێن بینینەکانی گەشتیارێک. دوای ئەوە کتێبی ذیکرەیاتی هەبوو، باسی ژیانی مامۆستای و کۆمەڵێ یاداشتی و ڕووداوی جوان جوان لە ژیانیا، و اینجا ژیانەکەی بە کورتی دەرچووە و کاتە هی دکتۆر موحسن عەبدولحەمید و کۆمەڵێ نامیلکەی ورد هەبوون لەو کاتە الئیخلاص کە مامۆستا حەبیب بۆی شەرحەکردین لە مزگەوتە.
ئەمانەتر وەردە ئێمەیان ینی وا لێ کردکەوە هۆگر بووین بە پەیامەکانی نوورەوە. لە ناو پەیامەکانی نوورا من بە شێوەیەکی گشتی سەرسامم بە هەموو کتێبەکان، چونکە لەبەرەوەی کە هەموو خوێندەوەتەوە و ئەژزانم تا چەند پەیامەکانی نور بۆ ئەم سەردەمەی گشتی مسلمانان پێویستن، بۆ هەم بە شێوەیەکی گشتی ترمە هەر مسلمانێک هەر بیرکردنەوەیک و هەر ئینتیمایەکی هەیە لە ڕووی ڕێکخراوەیەوە مەبەستمە. بەڵام لە ناو پەیامەکانی نورا کتێبی وتەکان کە کۆمەڵێک کتێبی ترن، چکە ئەو کاتە کتێبی وتەکان بە کولی نەبوو، لە 92 بە عەرەبی کتێبی کەلیمات بە یەک مجەلەدی هات، بەڵام پێشتر و کتێبی وتەکانیش بە کوردی تا لەم دوایە بە یەک بەرگ نەهات. پێشتر کۆمەڵێک کتێب بوون، مەسەلەن ئێمە هەر ئەو کاتە وتە بچووکەکانمان ئەخوێندەوە کە بەشێکە لەو، وتەی حەشرمان خوێندەوە بەشێکە لەو، پەنجەرەکان هەروەها، یعنی کتێبی من کە باسی فەلسەفەکە، ئەمانە هەمویان بەشێکن لە کتێبی وتەکان. کتێبی وتەکان پێک هاتووە لە 33 وتە، ئەمەش تەیەمبوونن وەکو ژوڵی لەبەر بەرەکەتی 33 جارەکەی تەسبیحات کە لە دوای نوێژەوا کرێ. ئەم 33 وتەیە هەر هەموو بابەتەکانی مەقاسیدی قورئانی تێدایە، کە مامۆستا خۆی لە شوێنێکە ئەفەرمێ کتێبی وتەکان زادەی ئەفکار و بیرروبۆچوونی من نییە، بەڵکو چەند نمەیەکە لە قورئانی کەریمەوە تەڕەشوحی کردووە، چۆن مامۆستا بە حکمی ئەوەی کەوە لە دوای ساڵی 1923ەوە هەتا ئەو ڕۆژەی وەفاتەکە جگەل لە قورئانی کەریم هیچ کتێبێکی تری بەدەستەوە نەبووە. بۆ پیاوێکی گەورەی زانای ئاوا کە پێشتر جاری وا بۆ بە 3 ساڵ لە ناو کتێبخانەیەکان هاتۆتە دەرەوە بەس خوێندوویەتەوە لەبەری کردووە، بۆ ئەو قورسەکەوە کتێبی پێ نەبێت، یان لە ناو کتێبخانەیان نەبێت، زانایەکی گەورە و ینی کەسێک بێت کە بێ قسە بۆ ئومەتێک بکە کتێبی لەبەردەسانە بێ قورسە. بەڵام ئەم پیاوە جگەل لە قورئان لە کە نەفی کراوە بۆ بارلا بۆ خۆرهاوای تورکیا بۆ لادیەکانی چەوسێنراوەتەوە، هەمیشەیە لە زیندانە بووە یان لەسەر شاخەکان بووە لە هەر شوێنێکا بووە، جگەل لە قورئانی کەریم یەک کتێبی تری پێ نەبووە، بەردەوام ژیانی لەگەڵ قورئانا بووە، ئەوەندە لەگەڵ قورئانا ژیاوە ئیدی ینی هەر شتێکی تری نووسیوە لە چوارچێوەی ئەو بیرروبۆچوونانەدا نووسێتی کە لە قورئانەوە وەریگرتووە. پێشتر تەبان پاشخانێکی فکری زۆر بەهێزی هەیە لە سەعیدی کۆنا کە کتێبەکانی هەموو عەقیدە و شەریعە و فەلسەفە و علمیشی خوێندوێتەوە، کە هەر کەسێ ژیانەکەی بخوێنێتەوە دەزانێتەوە مامۆستا ژیانی حافلەبەوە. بەڵام دوایی کە ئەچێتە قۆناغی سەعیدی نوێەوە جگەل لە قورئانی چی تری پێ نییە و ئەم کتێبە هەر هەمووی لەکوێ دانێ بەشەکانی لە بارلا لە خلالی ساڵی 1927 هەتا ساڵی 1935 ئەلەو کاتە ئەم کتێبە دانراوە. ئەویش لە ناو شی و دۆڵ و دەشت و شاخەکانیان دانراوە، جاری وا بووە لەسەر درەقێک دانیشتووە، جاری وا بووە لەسەر لووتکەی شاخێک دانیشتووە کتێبی نووسیوە، یان مەسەن بابەتێکی بۆ هاتووە، بۆ نمونە پەیامی حەشر ئەفەرمێ لە قەراقی ڕووباری هین دەریاچەی ئەگریدیرا بوو، ئەڵێ قوتابیەکەی ئەگەڕێتەوە، ئەڵێ هەر ئەم سەرۆسەریە کرد هاتووە چوو ئەم ئاەتەی خوێندەوە أعوذ بالله من الشيطان الرجيم فانظر إلى آثار رحمة الله كيف يحيي الأرض بعد موتها إن ذلك لمحيي الموتى وهو على كل شيء قدير. الله نزكي 40 جار أم آياتي خوێندەوە، اینجا کتوپڕێکە وتی بنووسە، ئەڵێ منیش دەستم کرد بە نووسین بە پەلە قسەیە کرد و میژە منووسی، ئەڵێ ئەوەی کە نووسیمان پەیامی حەشر دەرچوو. مامۆستا خۆی فەرمێ پەیامی حەشر لە ئەنجامی لێکۆڵینەوەی سەدان ئاەتەوە ئێمە ئەو وتەمان نووسیوە، سەدان ئاەتمان وەکو بڵێ دیراسە کردووە لەسەر بابەتی حەشر و زیندوو بوونەوە، اینجا ئەو پەیامە نووسراوە. تاوان پەیامی حەشر زۆر گرنگە. بەم شێوەیە یعنی لە ئەم کتێبە وەکو بڵێ زادەی ژیانێکی تا بڵێ معاناتە و مامۆستا لەو کاتەدا لە هەڕەتی نەبوونی و هەژاری و مەزڵومیەت و بێنازیدا بووە، ماڵی هەبووە، نە مناڵی هەبووە، نە شوێنی هەبووە، نە هیچی نەبووە، ینی لە ناو مەملەکەتی خۆشیانە بوو، لە ناو خەڵکێکا بوو، غەریبیش بووە. لە کاتێکا کە لەو کاتێشا کوردستان لە هەڕەتی مەزڵومیەتا بووە و حکوومەت داپڵۆسین و دژایەتی تەواوی بەرامبەر مەملەتەکەی دەست پێ کردووە، مامۆستا هاتووە وەکو بڵێ نەهاتووە باسی شتێک ئەو شتانە بکاکەوە، ینی بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەم وڵاتی خۆی و هەم عالەمی ئیسلامی، باسی هەندێک بابەت بکا کە لەو کاتە لەوانەیە دەنگ بداتەوە، بەڵام دوایی
ئەوەنە بربەستی بۆ دروستە برێ ئەبکرێ ڕائگیرێت ئەم هاتووە ئیشێ بکە ئیشێکی کردووە و بە ڕێنمایی قورئانیش کردوێتی چونکە خۆی ئەڵێ ئەمە بە فەرمانی قورئان ئەمیشاکەین لە چەند شوێنێکیش باسیەکە شتێکی کردووەکەوە یان ئەو کتێبانێک کە نووسیوەتی بۆ ئەوەیەکەوە یعنی ببن بە بناغەدا ڕێژەر بۆ داهاتووی عالەمی ئیسلامی و حەضارەتی عالەمی ئیسلامی لەبەرەوە ینی ئەوەی کە کردی بریتی بوو لە باسکردنی ئیمان چکە زانیکەوە ڕاستە هەموو جونگەکانی ژیانی مسلمانان لە هەڕەشەدایە بەڵام بە دەرەجەیەک بناغەکانی لە هەڕەشەدایە ئێستاش کە ئەبینین هەروایە ئەم نەهات باسی بابەتەکانی تر بکات لە باسی لە قوپۆپەکان بکە هەوڵدا ڕێگەکانی درەختەکە ڕزگارکە ئیدی وازی لە قوپۆپەکان هێنا چکە ڕێگەکان لە ژێر هەڕەشەدا بوون لە ناوچوون بوو ئەگەر ڕێگەکە وشک بێت دیاردارەکەش وشکە بێ لەبەرەوە دەستی کرد بە نووسینی پەیامەکانی نور پەیامەکانی نور کە بە وتەکان دەست پێکا و زۆر جار هەموو پەیامەکانی نوریشی بە ناوی وتەکان دەست پێ کردو چکە خلاصەی هەموو پەیامەکانی نور لە ناو کتێبی وتەکاندا هەیە پێک دێ لە 33 وتە وتەی 1 تا 9 پیانە وترێ وتە بچووکەکان کۆمەڵێ چیرۆکی کورتن کە وەکوڵێ ڕێخۆشکەرە بۆ تێگەیشتنی مەفاهیمەکانی پەیامەکانی نور لە وتەی دایە باسی حەشرەکە وتەی 11 12 13 14 باسی حکمەتی قورئان باسی فەلسەفە باسی دەوڵەمەنی قوتابیانی قورئان و دەست بەتاڵی و مایە پوچی قوتابیان و شاگردانی فەلسەفەکە باسی بەراوردێکەکە لە نێوان حەزارەتی قورئانی و حەزارەتی فەلسەفەیە قوتابیانی قورئان و قوتابیانی فەلسەفەیە دوای لە وتەی حەڤا مناجاتێکی زۆر ناسک و جوانی هەیە لە وتەکانی دوای ئەوە مەسەلەن وتەی 19 باسی ڕیسالەی ئەحمەدی ئەکا ڕیسالەی ئەحمەدی باسی پێغەمبەرەکە صلی الله علیه و سلم شخصیەتی پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام لە وتەی 23 دا باسی ئیمانەکە ئیمان و کە دوو بابەتە یەکی کە مەسەلەن کە 5 باسە ئەوی کەشی هەر 5 باسە باسی گرنگی ئیمانەکە بایەخی ئیمانەکە کە ئەفەرمێ ئیمان لە شوێنێکە ئەڵێ ئیمان هێزە لە شوێنێکە ئەڵێ ئیمان ڕووناکیە لە دوایە دەڵێ باسی ئیمان و تەوەکولەکە ئینسان باسی ئیمان و دوعاکە دوایە باسی علاجی وەسوەسەکە لە 25 باسی معجزاتی قورئانیەکە معجزەکانی قورئانەمە ئەتوان بڵین گەورەترین کتێبە لە ناو پەیامەکانی نورە حتا ناویشی لە ناو خۆری پەیامەکانی نور دوو کتێبی هەیە یەکێکیان معجزاتی قورئانی کە باسی معجزەکانی قورئانەکە لە 40 معجزەی قورئانی باس کردووە کە بۆ ئەم سەردەمە ئێستا کەشف بوون ناوی لە ناو خۆری پەیامەکانی نور لە ناو کتێبی مەکتوباتە مەکتوبی 19 هەیە کە معجزاتی ئەحمەدی ناوی لە ناو مانگی پەیامەکانی نور کە ئەو باسی معجزەکانی پێغەمبەری خواکە صلی الله علیه وسلم لە دوای وتەی 25 کە خۆی وتەی 25 یعنی زۆر بابەتێکی گەورەیە کە لە سێ بەشی گرنگ دێت باسی ئەعجازی قورئانەکە باسی لە ڕووی بەلاغاوە لە ڕووی هۆنینەوە لە ڕووی دانانەوە لە ڕووی هەموو بوارەکانەوە کە ئەو هەموو تەحەدایەکەوە قورئان پێیان تێپەڕێ و هەتا ئێستا ماوەتەوە و ئێستاش بەردەوام هەتا زەمان پیر بێ ئەو گەنجە بێتەوە ئەمانە چەند کۆمەڵێکی بابەتی زۆر گرنگن کە لەوێ باس کراون دوایەوە مەسەلەن دێتە وتەی 26 وتەی 26 باسی قەدەرەکە قەدەر و جزئی اختیاری کە بابەتێکی ئێجگار زیندوو گرنگە بەتاخەوە ئێستا زۆرێک لە عولەماکانی ئیسلام هەر خۆیانی لێلا ئەدەن چونکە ترسن ئیشکالیات دروستکە بەڵام لە کاتێکە ئەم هاتووە زۆر بە کورتی لە خلالی چەند لاپەڕەیەکە بابەتی قەدەری زۆر بە ئاسانی باس کردووە کە پێویستە هەموو کەسێ بخوێنێتەوە چکە قەدەر یەکێکە لە پایەکانی ئیمان هەرچەندە لە زمانی کۆنا ئشکالاتی زۆری دروست کردو مەدارسیش لەسەر ئەساسی بابەتی قەزا و قەدەر دروست بوو وەکو معتەزیلە و جەبر و مشەبهە و معتەزیلەوانە ینی زۆر لەو بوارەدا ململانێ دروست بوو بەڵام مامۆستا لێ ڕازی باتوە لە پەیامی قەدەرە زۆر بە ئاسانی ئەو بابەتەی باس کردو و کێشەکانی حەل کردووە لە دوای ئەوە پەیامی 27 پەیامی 27 باسی ئیجتیهادەکە ئیجتیهاد من پێم وایە هەموو ئەوانێکەوە ئەهلی فتوان لە وڵاتەدا و ئەوانەی کەوا فتوا ئەدەن بۆ خەڵکچە و فتوای ینی عام بێت بۆ وڵات یان ئەوانێکەوە مامۆستای ئاینین و لە مزگەوتەکانە قسەکەن بۆ خەڵک من پێم وایە نەک ئەم وتەیە ئەبێ بخوێنەوە من پێم وایە ئەبێ لەبەریکەن چونکە بەڕاستی هەرچی گرفت هەیە لەوێ حەلی کردووە زۆر بە ئاسانی سەیرم لێ دەی هەتا ئێسش هەندێک مامۆستای ئاینیمان هەیە بەداخەوە ئەو وتێ ناخوێننەوە کە لە حاڵێکە مامۆستا ئەوەندە بە زمانێکی سیر ئەوەندە بەهێز ئەو بابەتەی باس کردووە
پێویستە بۆ هەمووان هەبێت لە ناو هەموو مینبەری مزگەوتەکانە ئەو وتەیە هەبێت. دوایەوە بەسەر باسی مامۆستا باسی میعراج کات. اینجا دوای لە پەیامی 28 بەڵێ اینجا دوایی دێتە سەر لە 33دا پەیامی لە پەیامی 29 باسی مەلائکەتەکە بوونی مەلائکەت 50 لاپەڕە لەسەر مەلائکە دەڕوا کاکە چونکە مەسئلەی مەلائکەت یەکێکە لە پەیامەکانی ئیمان پایەکانی ئیمان کە خوای گەورە پیاوەڕ صلی الله علیه و سلم فەرمێ الإيمان أن تؤمن بالله وملائكته بدو يكسر ملائكة داتوا دوهم يعني بيش أوانيش ترش ناڵێن لەوانی تر مهمترە بەڵام بتێونێتە هەمویان پەیوەستن بە یەکەوە یەکێک بڕای بە مەلایکەت نەبێ بڕای نە بە خوایە و نە بە پێغەمبەر و نە بە قورئان و نە بە قیامەت. مامۆستا 50 لاپەڕە باسی مەلایکەتەکەت سەلماندنی بوونی مەلایکەت کەمڕۆ زۆر کەس خۆی لێلایەدا لەبەرەوە پێویستن ئەم شتانە پێویستن. دوایەوە دێتە سەر 33 پەنجەرە لە وتەی 33دا ئەفەرمی ئەم 33 پەنجەرە 33 پەنجەرە ئەڕوانن بەسەر تەوحیدە. مامۆستا لێرەدا مەوێ ئەوە بڵێم براکەم لەم کتێبەدا باسی بوونی خواکە لە ڕوانگەی ناوە جوانەکانیەوە باسی وەحدانیەتی خواکە بوونی خوا و تاکوتەنهایی خوا لە ڕوانگەی ناوەکانیەوە لە ڕوانگەی سیفەتەکانیەوە و بە سوودوەرگرتن لە زانست چونکە پێی وایەکەوە ئەم کتێبە هەم حەقیقەتە و هەم حەقیقەت یعنی چونکە حەقیقەت یعنی چی چونکە لەم زەمەنەدا مامۆستا خۆی ئەڵێ من ڕێگەیەکم گرتووە پێشتر نەگیراوەتە بەر کە بریتێ لە ئاوێتەبوونی عەقڵ و دڵ عەقڵ مەبەستی علم و فەلسەفەیە دڵش مەبەستی عەقیدە و نەقڵ و تەسەووف و عیرفانە هەمووی لە هەردووکیانە ئەڵێ بە تێکەڵکردنی هەردووکیان حەقیقەت دەرەکەوێ. ئێمە هەموو هەردووکمان تێکەڵ کردووە بە هیدایەتی قورئان لە پەیامەکانە بە تایبەتی لە وتەکانە درەوشاوەتەوە و لە داویشە حەقیقەتی شەریعەتە و ئەم کتێبە هەم باسی حەقیقەتەکە هەم باسی حەقیقەتی شەریعەتەکە کە بێشتر باسی مەسەلەی قەدەر و مەسەلەی ئیجتیهادم کرد و هەروەها ئەفەرمێ باسی حکمەتی قورئانیش ئەکات چونکە قورئانی کەریم خطابی خوای گەورەیە بۆ هەموو زەمانەکان و بۆ هەموو کاتەکان. لەبەرەوە قورئان ئەم پەیامە هاتووە مەقاصدی قورئانمان بۆ شەرحەکە کە بریتین لە چوار یەکەم تەوحید دووەم پێغەمبەرایەتی بە معنای پێغەمبەرایەتی لە بۆ هەموویان معنای نبووەت یعنی چی کەمە ئەمەش بۆ خۆی بابەتێکی زۆر گرنگە. سێهەم باسی حەشرەکە زیندوو بوونەوە. چوارەم باسی عەدالەت عەدالەتیش بەو مەفهومە ناکەوە یعنی بۆ نمونە هەر ئەڵێ یەکسەر بیر لە دادگا و ئەو جۆرە شتانەکان نەخێر عەدالەتی هەموو لایەنەکان کە بریتیە لە وەسەطیەتی ئیسلام لە نە ئیفراتی تێدا بێ نە تەفریتی تێدا بێ ئەمە وەسەطیە کە پێوتری عەدالەت وە گردوونیش لەسەر عەدالەت وەستاوە لەسەر ئەو هاوسەنگیە جوانە وەستاوەکەوە قورئانی کەریم باسی کردووە. هەموو کەسێک هەموو موسڵمانێک پێویستە پەیامەکانی نور بخوێنێتەوە. پەیامەکانی نور مڵکی کەس نین مڵکی قورئانی کەریمن ئەمە قسەی من نییە قسەی مامۆستا خۆیەتی مڵکی خۆشی نین خۆشی بە خاوەنی مڵکی خاوەنیان نازانێت. هەموو موسڵمانێک پێویستە پەیامەکانی نور بخوێنێتەوە لەبەرەوەی پەیامەکانی نور بابەتی ئیمان باسەکەن. ئیمانیش یعنی سەرەتایە بۆ هەموو دینداریەک لە موسڵمانە و ئەمڕۆژ لەم زەمەنەدا بە تایبەتی هەرچی شاڵا و هێڕشەیە بە دەرەجەیەک ئەکرێتە سەر بابەتە ئیمانیەکان. کەواتە من ئیمانەکەم لە مەترسیدایە دەبێ ڕزگاریکەم. بەچی ڕزگاریکەم؟ پەیامەکانی نور هەزاران هەزار بەڵگەی بەهێزیان تێدایە بۆ قەنەعەت پێکردنی خوێنەرەکانی کە بۆ سەلماندنی بوونی خوا تاکوتەنهایی خوا ئیمان بە مەلائکەتەکان ئیمان بە پێغەمبەرانی خوا ئیمان بە کتێبەکانی خوا بە تایبەتی قورئانی کەریم ئیمان بە ڕۆژی دوایی و زیندووبوونەوە و حەشری جسمانی ئیمان بە قەزا و قەدەر. ئەمانە لە ناو پەیامەکانی نورە لەم سەریەوە بۆ ئەو سەری بۆ بە باسی ئەمانەیە. بابەتی تر ئەگەر باسشکرابێ هەر بۆ خزمەتکردی ئەم بابەتەیە. لەبەرەوە هەموو موسڵمانێک پێویستە پەیامەکانی نور بخوێنێتەوە دێراسیان بکە و بە وردیش بیان خوێنێتەوە ناڵێ وەڵا قورسن نایان خوێنەوە قورس نین وردن هەر بە وردی نەختێ بخوێنێتەوە نەختێ تێ بفکرێ نەختێ ئاوامێشکی حازرکە لیتی ئەگا هەر ئەوەندەیشی حسێبە کەوا بکەوێتە سەر ڕیتمی شێوازی خوێندنەی پەیامەکانی نور ئیتر فێرە بێ لە هەر شوێنێکیشە دەقێکی پەیامەکانی نور ببینێ ئەزانێت کاوە بەشێکە لە پەیامەکانی نور چونکە
ینی پایامەکانی نور بەڕاستی زمانی فیترەتن بۆ مسلمانی ئەم سەردەمە، زمانی فیترەت و سروشتی ئێمن و پێویستیمان پێێتی وەکو چۆن پێویستمان بە خۆراکەیە ئەوە پێویستیشمان بە بابەتە ئیمانیەکان هەیە.